دووەمیان ئەو کەسانن کە نوێژیان کردووە بینیوتە نوێژی کردووە لەبەر چاوی خەڵکە بەڵام لە دڵەوە بڕوای بە نوێژ نەبووە کە ئەمانە پێیان دەڵێن منافق بەڕواڵەت لەگەڵ خەڵکە جەماعەتی کردووە جومعەشی کردووە ئەگە بۆی ڕێکەوت بێ نوێژیشی لە مەجلیسا کردو بینیوتە بەڵام لە دڵەوە بڕوای بە واجببوونی نوێژ و بەخوا نەبووە نەعوذ بالله ئەمەش قورئان باسی دەکات لە دوو شوێنی قورئانە خوا دەفەرمێ لە سوورەتی التەوبە ئایەتی 54 أنهم كفروا بالله وبرسوله ولا يأتون الصلاة إلا وهم كسالى ئەوانە کافرن بەخوا ئەڵێن نەعوذ بالله خوابوونی نییە کافرن بە پێغەمبەرایەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم کاتێک هەڵیش دەستن بۆ نوێژ دەکەن ئەها خوا نافەرمێ نوێژ ناکەن ئەمانە نوێژ دەکەن إلا وهم كسالى لەشێکی داهێزرا و بێتاقەت ناچاری وان لێ دەکاستن نوێژەکە بکەن لە سوورەتی النساء ئاەتی 142 دەفەرمێ ئەو منافقانە إذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا کاتێ هەڵدەستن نوێژ دەکەن لەبەر چاوی خەڵکا بۆچی دەیکەن بۆ ڕیایی با خەڵک پێمان نەڵێ نوێژ نەکەرن با خەڵک پێمان نەڵێ ئەمانە بێدینن بۆ چاوبەستەکی بەرچاوی مسلمانان نوێژ دەکەن ئەگەر بۆیان ڕێکەوت ئەگەر لە ماڵێ بوون بە تەنیا کەس چاوی لێ نەبوو بڕوای پێ نییە هەر گوێژی ناداتێ ئەگەر لە ناو خەڵکا بوو دەڵێ کاکە دەستنوێژیشی نەبێ لە ناو جەماعەتەکە هەڵدەستێ نوێژەکەی خۆی دەکات لەبەر چاوی خەڵک بۆ چاوی خەڵک نوێژ دەکەن پەنا بەخوا یادی خوا ناکەن ئیلا کەمێک نەبێ کەمێک چۆن وتارێک لەسەر تەلەڤیزۆن دەدا بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵام بۆ خوا لە ماڵەکە کە کەس چاوی لێ نییە ئەسڵەن لەسەر ناخوانیش بسم الله لەبیر نییە خوا ناناسێ ئەمە نوێژیان کردو خۆشەویستانم خوا پەناماندا بەڵام ئەم نوێژکردنە لە ناخی دڵەوە نەبووە یەکێ دەپرسێ ئەمە باسی منافقەکانی سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەبێ ناوهێنانیان ئەها ئیسلام ناچێت دڵی مرۆڤ بکۆڵێ گومانت نەبێ وەڵاهی فڵان کەس لەوە چێت لەوە بێ ئەوە ئیشی تۆ نییە خوای گەورە ناوی نەهێنان ئەمە صیفاتیانە ئەوە قیامەتی خۆیانە تۆ گومان بە خەڵک مەبە کەسێکت بینی نەعوذ بالله خۆت گونەهبار نەکەی وڵی بەخوا و منافقە زەحمەتەوە نوێژەی بۆ خوا کرد بێ ئەوە هەر بە ڕیایی ناو خەڵکە ئەوە ئیشی من و تۆنی عەزیزەکەم خوا نوێژەکەی خۆمان لێ قبوڵکە خوا نوێژی هەموو ئیمانداران قبوڵکە هەموو ئیمانداری بە حەق بێ منافقەکە ئەوە عایدی خوایە ئەوەی لێرەدایە بە خوای بسپێرە ئیشی من و تۆ نییە بیر هەڵکە نین دڵی خەڵک بکۆڵین بەڵام بۆ لە مەدینەوەیان دەکرد خۆ لە مەدینە ئەو پەڕی ئازادی هەبوو هەر ئەم ئاەتە قورئانیە بەڵگەیە لەسەر ئازادی ئیسلامێکە پێمان دەڵێ خەڵکینە قەت نابێت نوێژ بە زۆر بە خەڵک بکەی کوڕەکەت کچەکەت دەبێ فەرمانی پێ بکەی بە زمانی شیرین بە بیرهێنانەوە بە دیاری و هەدیە بۆ کڕین بە هەر شێوازێکی جوانی کۆمەڵایەتی و ئەدەبی دەزانی فەرمانی پێ بکە بە نوێژکردن بەڵام نەچی بە لێدان پێی بکەی چونکە ئەو کاتە لەبەر چاوی تۆ دەیکا کە تۆ لە ماڵ نەبووی نایکە بەخوا لە چکێک بەسەری خوشکێکمانی دادەی بە زەبری قەمچی و هێزی حکومەت کە چاوی تۆی لێدا بڕا فڕێ دەداتەوە ئەبێ قەناعەت بکەی بەدڵ قەناعەتت بۆ نوێژە هەبێ کە نوێژێکت چوو ئەوەندە پەرۆشت بێ وا بزانی سەرمایەکی گەورە لە دەستداوە ئەبێ بە قەناعەتەوە بێ ئەو ئیماندار ئەو منافقانە لە مەدینەدا خۆ پێغەمبەری خوا لەسەری نەدەدان ئەوە مکافرە دەژیا ئەو هەموو مەسیح و جوولەکە دەژیا لە ملی کەسی نەداوە ئەوانە بەدبەخت بوون هەبوو پۆست و پلەیەکی هەبوو دەیگوت ئەگەر بێت و ئیعلانی کافربوونی خۆم بکەم ئەو پێگە کۆمەڵایەتی ئەو ڕێز عەشیرەتیم لە دەست دەچێت دەچوو لە دوای پێغەمبەری خواوە نوێژی دەکرد هەیان بوو کە سوزدەی دەبرد نێوچاوانی بە پاشنەپی پێغەمبەر دەکەوە صلی الله عليه وسلم خوا دەفەرمێ ئەوانە درۆزنترین کەسن کە بە نیفاق نوێژیان دەکرد ئامادەی جومعە و جەماعەت دەبوون بەڵام ئەگەر لە ماڵە کەس چاوی لێ نەبوویان نوێژیان نەدەکرد خوا پەناماندا ئەبێ ئیسلام لە دڵی خەڵکا شیرین بکرێ نەک بە زۆری قەمچی و بەهێز وەکو هەندێک جار خەڵکانێکی یان دروستکراوە بۆ ئیسلام یان نەحاڵی لە ئیسلام بەهێز خەڵکی بێنەکە کە ڕاپێتی جومعەیکە کەس لە بازار نەمێنێ ئەبێ خەڵک لە دڵیا قەناعەتی بە بابەتەکان بێ ئەی نامونافق دروست دەبێت کە لە کافریش خراپترە